هونەرمەندان و سینەماکارانی کورد لە هەوڵدان بۆ بەرهەمهێنانی فیلم و سینەماکانیان تا بتوانن لە بواری سینەما و فیلمە خزمەتی زیاتر بکەن و بابەتی بەرهەمهێنانی فیلمەکانیش بۆ خۆی کاتی زۆری پێویستە لە ڕووی پرۆدەکشن و بەرهەمهێنانەوە و لۆکیت و شێوازی وێنەگرتن و کۆکردن و ستاف و ئەو ئەکسەرانی کارۆڵی کاراکتەرەکانە بینن و هەر دەرێنەرە بە شێواز و بە بیر و فکری خۆی و قسەکردن لە سەر نووسینی دەقەکان کارەکەن و هەروەها باگراوندی کارەکە و دوجاریش پەیامی گەیاندنی دەرهێنەر و نووسەرەکەیە. هونەرمەندانی سینەماکارانی کوردیش هەمیشە لە هەوڵی بەرهەمهێنانی و فیلمانیان مایند کلیمەنسی کایشەکە لە فیلمە نوێ کوردیەکان کە بە خۆی لە ساڵی 2021 و دەستکراوە بە وێنەگرتنیان فیلمە و دوجار لە ساڵی 2022 پرۆدەکشنی کارەکە تەواو بووە کە باس لە ژیانی دوو هاوژینی بە تەمەن و مۆدێرنەکات لە ڕووداوێکی ناداردا کوڕەکان دیارنامێنێت و هیچ دەنگ و باسێکی نازانێت بەهۆیەوە دایکی ئەو کەسە تووشی نەخۆشی ئەلزایمەرە بێت و باوکیشی سەرڕای خزمەتی خۆشەویستی بۆ هاوژینەکەی هەوڵی چارەسەرکردنی نەخۆشی هاوژینەکەشیات کە ئەمە چیرۆکی کارەکەیە. سافی فیلمەکەش هەمووی ئەکادیمین و کوردن هەمووی دەرچووی بەشی فیلمسازی زانکۆ سلێمانین فیلمسازانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان تێدا بەشدار بوون کاری میوزیکی لە باکووری کوردستان ئەنجامدرا و قادر جەلال و ئەڵماس چاوشین ڕۆڵی سەرەکی تێدا دەجێڕن. کورتە فیلمی ماین کلیمەنسی یاخود بەزەی عەقڵ بەرهەمێکی نوێ دەرهێنەر وارمان سەعیدە کە بە هاوکاری ساڤۆ پرۆدەکشن لە مانگەکانی کۆتایی 2021 قۆناغی پرۆدەکشنی لە شاری سلێمانی تەواو کردو لەم چەند ڕۆژی ڕابردوو کۆتایی بەکارەکانی فیلمەکە هات ئەو دەرهێنەرە لەبارەی فیلمەکەەوە دەڵێ فیلمەکەی تەواو کوردیە و سێ پارچەی کوردستان لە دروستکردنی فیلمەکەیدا بەشداریان کردووە. خەڵاتی وەربگیرێ ئەگەر لە دەقەکەیە بێ ئەگەر لە نواندنە بێ ئەگەر لە دەرهێنان و بەشەکەیان تێدا بێ. ماین کلیمەنسی ڕەحمی عەقڵ بەرهەمی حکومەت هەرێما کوردستانە پەفکاری لەگەڵ ساڤۆ پرۆدەکشن و بادینان میدیا پەفکاری لەگەڵ کۆمەکە هەواڵێت باشوورە سلێمانی وەکو هەم ئەکادمینە و دەرچوێت بەشی فیلمسازی زانکۆ سلێمانینە ئەم فیلمە مەل ئەیلولا ساڵە 2021 باشوورە سلێمانی مە قۆناغا پری پرۆدەکشن و پرۆدەکشن مە تەمام کرد لێ قۆناغا پۆست پرۆدەکشن کەفتە ساڵە نودا ساڵە 2022 ژ بەرهەندێ بەرهەمە ساڵە 2022 ناڤۆرۆکە فیلمی بشێوەیەکی گشتی کوجان ڕایەوێ سۆشیال درامایە پڵۆت و ڕووداوێت توێ گشتی سەر نەخۆشیە زایمەرێنە ژاگەرێ وەندابوونە کوڕێ دایکێک و باوکێکی ساردەم کوڕێ خۆش دەستدانە کوێگەرەوەی دیارنینە ئەو دایکە تووشی نەخۆشیە زایمەرێ بووە هەروەها ئەو زەڵامژی چاودێرا بێت کە تۆکو کەسێکە تووشی نەخۆشی زایمەرێ بووی. هەموو ستافە فیلمی خەڵکی سلێمانینە سەرڕایک و کەس هەبوو ڕۆژهەڵاتە کوردستانێژی بمە شۆلگیری و هەڕۆسە موزیکاوێژی مەل باکوورە کوردستانێکێکیە یعنی چێن بژم مەل سێ پارچەت کوردستانی ئەم فیلمایە بەرهەم ئینای بۆ بەڵاوکردنا وی فیلمی وەکو نیم جارڕێکەفتنێکی مەلگەڵ کۆمپانیایەکیریە کو ئەو دێ کاری بەڵاوکردنا فیلمی ڕاوەت بۆ فیستیڤالێت دەرڤە و نافخۆ کو بڕاستیژی چه بەڵاوکردنا فیلمە کاری دەرهێنەرین ینی دوو کارێت جێک جیاوازن ژ بەرهەندێمە بۆ وی فیلمی ئەف بەریارەدا کۆمپانیەک بۆ دابەشکردنا وی فیلمی یعنی ئەوە کارێک بتنڤڕێک بۆ فیستیڤالێت باش هەرە باش تەواانی نافخۆ و دەرەکی جیهانی و نافنەتەوەی وەکو دروستکردن وەکو قۆناغا پرۆدەکشن و قۆناغا وێنەگرتنا وی فیلمی ما تەکنیکە یەک کامێرەیە بکارئینایە ڕاستیژی هەندێک جارە ستۆرییان چورۆکە فیلمە زاڵ بتن سەر دەرهێنەری کوبچی فۆرم و چ ستایل شۆڵ بکەن ژ بەرهەندێمە ئەڤە مەتانیکە یەک کامێرەیە بکارئینایە وەکو چەک نزیکی سینەما مۆدرن و سینەما فەڕەنسیە بەس ئەو بەڵانزەژی مەڕاگرتیە ناوبەینە سینەما ئەو بەڵانزەژی مەڕاگرتیە ناوبەینە تەکنیکە یەک کامێرەی سینەما مۆدرن و سینەما فەڕەنسی کو هەتا ڕادایەکی بێژم شوێن بێژم یعنی ساز شۆتۆ توێ ینی توایتن ڤەکرینە ژبەر هەروەکی مەگوتی هەندێک جارە ستۆری و چورۆکە و ناڤۆرۆکە فیلمی یازا لە سەردەرێنەری کاپچستال و چفۆرم شۆڵ بکات. شێرکۆ ئەوە چۆن مرۆڤەکانە خەنە ناوێنەکان؟
بێزەحمە دەمێ قسە لەگەڵ کاک تەوفیقا بکەم. من کچیەوەم ناتوانێت قسە بکە باوکم کۆرۆنای گرتووە و ئێستا لە نەخۆشخانەیە. نازەنین چی تۆ کە بەوە ڕسمە ڕسم ڤاکسینێکە بۆ بەهێزکردنی بەرگری بەرامبەر ئەم ئالۆ چۆنی کوڕم باشی؟ باش باش